یەکێک لەو ژنانەی کە هەمیشە کورد شانازی پێوە دەکات عادیلە خانم دایکی شاعیران ئەحمەد موختار بەگیجاف و تاهیر بەگیجافە لە ئێستادا لە مراسیمێکدا لە گوندی عەبابەیلێ مراسیمی لادانی پەردە و نۆژەن کردنەوەی گڵکۆی عادیلە خانم بڕێوەچوو. وحسابك هرنا هندي منم ببني رباتا با دروشمی عادیلە خانم دەستی سەوزی ئاوادانی و پێشکەوتنی شارێک مەراسیمی لادانی پەردە و نۆژەنکردنەوەی گڵکۆی خانمی وسمان پاشای جاف لە هەڵەبجە بەڕێوەچوو. مەراسیمەکە لە گوندی عەبابەیلەی شاری هەڵەبجە لەلایەن ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە ڕێکخرا بوو. تێیدا ژمارەیەک لە کەسایەتی و ڕۆشنبیران و مێژوو نووسان ئامادەی بوون. لە چەند وتارێکدا قسە لەسەر کەسایەتی عادیلە خانم کرا کە ئەو خێزانی وسمان پاشای جاف بوو لە پێش و لە پاشمردنی وسمان پاشای جاف ڕۆڵێکی گەورەی هەبووە لە فەرمانڕەوایی هەڵەبجەدا. کاریگەری گەورەی لەسەر ئاوادانکردنەوە و گەشەپێدانی هەڵەبجە لە ڕووی ئابووری و کارگێڕی و بازرگانی و پەروەردەییشەوە هەبوو. مێژوو نووسانیش بە شاژنی بێتاجی شارە زوور ناویان بردووە. هندي منم ببني رباتا زبن آخر وينك ونكون خريك فيرنا زبن وقنديك وينك كان وقت زنداني نایان خەمەنا وەلبوومێک بەنەزاو. ئێمە وەکو ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە ئەم ڕێکخراوە لە ساڵی 2018 دامەزراوە. ئەمانجی ئەم ڕێکخراوە زیندووکردنەوەی فەرهەنگ و ئەدەب و مێژووی هەڵەبجەیە. بۆیە زۆر ئەو بابەتانی کە پێویستن بە هەڵەبجەوە فەرامۆش کراون. ئێمە هەوڵی زیندووکردنەوەیانەی مەسەلەن ئەدیبە گەورەکانی هەڵەبجە، شاعیرە گەورەکانی هەڵەبجە، کەسایەتیە مێژوویەکانی هەڵەبجە بە کتێب بە بڵاوکراوەی جۆرا و جۆر لە درێژی ئەو چالاکیانی کە کردومانە هەوڵمانداوە مەزار و گڵکۆی کەسایەتیە دیارەکانی هەڵەبجە نۆژەن بکەینەوە. یەکێ لەو کەسایەتیانی کە لە ماوەی ڕابردووە نۆژەنمان کردەوە گۆڕی هەردوو شاعیری گەورەی هەڵەبجە ئەحمەد موختار جاف و تاهیر بەگیجاف بوو. ئەمڕۆژ مەراسیمی پەردەلادان و نۆژەنکردنەوەی گۆڕی عادیلە خانممان ڕێخست. تەواو ئەمانوێ نەوەی نوێ بە ئەو کەسایەتیانە ئاشنا بن کە ڕابردووی هەڵەبجەیان دروست کردووە. مەسەلەن لە مێژووی هەڵەبجەیە دەیان کەسایەتی پرشنگدار و گەورە هەن کە بەداخەوە جیلی تازە و نەوەی نوێ نایان ناسن. یەکێک لە ئامانجە هەرە گەورەکانی ئێمە ئەوەیە نەوەی نوێ بیان ناسنەوە و کەسانی کە سەردانی هەڵەبجەکەن گڵکۆ و مەزاری کەسایەتیەکانی هەڵەبجە بیبێنن و سەردانیان بکەن و چۆنەڵی ببێتە شوێنێکی گەشتیاریش دوجار ئەو خەڵکانی کە سەردانی هەڵەبجەکەن بتوانن شوێنی کەسایەتیە دیارەکانی هەڵەبجە ببین و سەردانیان.